جەنابی عەدنان مۆترانی گەورەی ناوچەی فیلادلفیا. درود لە جەنابی مۆتران. سلام لە جەنابی تۆدۆر. سلام جەنابی موتران، بەخێر هاتی. کۆشکی ئێمە ڕووناک کرد. فەرموون. فەرموون. دەی بۆم بجێرەوە بزانم کاروباری کلیسا چۆنە جەنابی موتران؟ بیستومە جەنابی پاپ تۆزێک نەخۆشە؟ پاپ نەخۆشی وای نییە، زوو چاک دەبێتەوە. من بۆ مەبەستێکی گرنگ هاتوومەتە ئێرە. مەبەستی گرنگتر؟ دەڵێن سرنجدانی جەنابی حاکم لە کاروباری دینی کەم بووتەوە. وا دیارە کاروباری لەشکر و کاروباری وڵات دەرپەتی ئەوە ناهێڵێتەوە کە بڕێکیش بیر لە دینی خەڵک بکەنەوە. یانی کاروباری قەشەکانیش هەر بە ئەستۆی منە؟ جەنابی حاکم، بتپەرستان دەم و دەستگای نهێنیان ساز کردووە و خەریکی بەهێزکردنی ئیمانی خەڵکن. مەسەلەن چ کارێک دەکەن؟ خەڵک دوو دڵ دەکەن. بەناوی مەسیحی دەچنە کلیسا و پرسیاری سیر و سەمەرە دەکەن. بە زیرێکیەوە خەڵک پریو دەدەن و بەندەکانی خوددا تووشی دوو دڵی دەکەن. ئەم قسەیە لە جەنابی موتران نوێنەری پاپ بە دوورە؟ من چ کارێکم لێ دێ؟ وڵاوی ئەوان دەبێ جەنابی موتران بیداتەوە، نە من. من ڕاست پێدراوم کە بە ئێوەی بڵێم جەنابی پاپ بە برشتانە فەرمانیان داوە تا لەم بارەوە هەنگاوێک هەڵگیردرێ. بە برشتانە فەرمانی داوە. بەو چەشنەکە دەگێڕنەوە ئەوان لەم داڵانەوە هەڵاتوون. وریای سەرت بە. ئێرە زۆر خاوێنە جەنابی ئاریوس. من هەموو کاتی ئێرە خاوێن ڕادەگرم، ڕەنگا بڕوان نەکەی. بەڵام بڕێجار لە داڵانەدا پیاسە دەکەم. لەم شوێنەدا هەستێکی غەریبم هەیە. سەیرە کەوایە ئەوان لەم ڕێگایانە هەڵاتوون. ئەم ڕێگایە لەو سەردەما بۆ چ کارێک کەڵکیان وەردەگرت؟ بۆ کاتی تنگانە و کاتی مەترسی ڕێگایکی باش بووە بۆ دەرباز بوون. لەو کاتەشتا ئەم کتێبخانەیە بووە؟ بەڵێ زۆربەی ئەم کتێبانە هی ئەو سەردەمەیە. بە چەشنێکە دەگێڕنەوە جەنابی ماکسیمیلیان زۆری کتێب دەخوێندەوە. ئەمە زۆر باشە. ئێوە سەبارەت بە جەنابی ماکسیمیلیان شتی زۆر دەزانن. دانیشن. ئەوان خۆڵامێکیان هەبوو بە نێوی گالووس. ئەو تەنانەت تەواوی ژیانی ئاغەکەی بەهۆی هۆگریەکەوە کەپە و بوویەتی بۆ زۆربەی خەڵک گێڕاوەتەوە. و ئەوانیش بۆ ئەوڵاد و ئەوڵادزادەکانی خۆیان. جەنابی ئاریوس، خاتو لیزا تەشریفیان هاورد. درود بۆ خاوەنشکۆ ئاریوس. درودی خدا لە ئێوە خاتو لیزا.
بەخێر هاتن فەرمونون. سلام بابا فیلیوس. سلام جنابی ئایس. سەلام سەلام لە کچە باشەکانم. بەخێر خانمی لیزا لە خزمەکانی نزیکی ئێمەن. من هەموو کات ئەوانم لەگەڵ کچەکانیان لە کلیسا دیوە. ڕاستەکەتان بوێ من وا دەزانم کە ئەمانە ئیدی کچگەلێکی بە ئیمان نین. وا دەزانم خاتو لیزا بە هەڵەدا دەچن. مەگەر چی ڕووداوە؟ ڕاستەکەی تا ئێستا لە ژیانمدا وا پەرێشان نەبووم. یا مەریەمی مقەدەس خۆت یارمەتیم بدە. چی بووە لیزا؟ تۆ زۆر پەرۆشی. من هەوڵمدا کچەکانم هەر لە منداڵیەوە مەسیحی گەلێکی بە ئیمان باربێنم و نەمهێشت لەگەڵ هەر کەسێ هاتوچوو بکەن. بەڵام لەم دواییەدا چی بڵێم؟ لەم دواییەدا قسە گەلێ دەکەن کە بۆنی کوفری لێدێ. یا ڕەنگە من وای لێ دەزانم. هەر بۆیە هاتوومەتە ئێرە تا ئێوە یارمەتیم بدەن. چی بووە کچەکان؟ وەرن دانیشن. بیگێڕنەوە بزانم چی بووە. من شتێکم نەوتووە بابا. تەنیا پرسیارێکی دۆستەکەم لێ کردم لە دایکم پرسی و ئەوانیش قەڵس بوون. خۆشکم بە یەکێ لە هەوڵانم کە ئەوانی تری ئەزیەت و ئازار دەدا گوتی خۆدا لەبەر ئەم کارە خراپانە تۆ دەخاتە جەهەنەم. بەڵام ئەو کچە وتی جەهەنەم کامەیە بەهەشت کامەیە تەواوی ئەمانە درۆیە. ئێمەش هەر ئەمەمان لە دایکمان پرسی. لە من دەپرسن ئێمە چۆن بزانین کە جگە لەم دنیایەکی دیکەش هەیە؟ یا چۆن بزانین ئێمە پاش مردن زیندوو دەبینەوە؟ ئەسڵەن تا ئێستا کەسێ دیویە مردووێ زیندوو بێتەوە؟ دەبینن ئەم فڕ و فێڵ و دوودڵیەشیان تا لای منداڵان تەنیوەتەوە. ئەرێ کچەکان، گەورەمان مەسیح مردووگەلێکی زیندوو کردووەتەوە کە تەواوی خەڵک دیانە. ڕەنگە ئێوە بە ئاسانی بڕوای پێ نەکەن. پێم خۆشە بۆ ئێوەیش بەڵگە گەلێک دیکە بێنمەوە، بەڵام نازانم تێدەگەن یانە. بڕوانن کچەکانم، ئەگەر بەهشت و جەهەنەم و پاداش و سزایەک نەبێ، خۆ تەواوی ئەم ژیانە پوچ و بێکەڵکە. خودای حەکیم ئەم هەموو گەورە یوڕێک و پێکیە ساز نەکردووە کە چەند ڕۆژێ تەماشای بکەن پاشانیش هەموویان لەناو ببات و چەند ڕۆژێ سەیری وێرانبوونیان بکات. پەنا دەبم بۆ خوددا کە ئەم کارە بێ سەمەرە نەزانەکانیش نایکەن. دەمەوێ بڵێم خودای کە مرۆڤی لە نەبوونەوە خوڵقاند، بۆ ئەو زۆر دژوار نییە کە مرۆڤ دیسانەوە زیندوو بکاتەوە و ژیانێکی دووبارەی پێ بدات. نازانم ئێوە بە جوانی لەمانە تێدەگەن یان ئا. من هەست بەوە دەکەم کام وەڵامانە ناتوانێت تەواویان پرسیار و دوودڵیانە لە زێنی خەڵک بسڕێتەوە. تەنیا شایەدێکی بەرچاو یا مۆعجزەیەک دەتوانێت وەڵامی ئەم هەموو پرسیار و دوودڵیای خەڵک بداتەوە. جەماعەتێکی گەوچ بە ئەنقەس یا هەروە زەینی خەڵک ئالۆز دەکەن. وەک کلیسا و مەسیحیەت تووشی گیر و گرفت دەکەن. من دڵنیام کە ئەمانە هەمووی کاری تێودۆس و ئەو ڕاوێژکارە بتپەرستەی ئەوە. سبەینێ پاپ چیمان پێ دەڵێ؟ جەنابی موتران، باشتر نییە کە بە جێگای ترس لە پرسیاری پاپ لە پرسیاری خوددا لە ڕۆژی پەسڵاندا بترسید؟ تێودۆس پیاوێکی بە ئیمانە، بەڵام ئەو چ کارێکی لەدەستێ؟ ڕەنگە کارەکانی کەسانی وەکو من ئیمانی خەڵکیان لەرزەو کردووە.
ئەگەر تێودۆز بە ئیمانە ئەی هەراکلیۆسی بتپەرست لە دەربارەی ئەودا چی دەکات؟ هێراکلیوس ڕۆم نردوویەتی وە فەرماندەی سوپایە خۆ هەڵبژاردە تێودۆز نییە؟ زۆر سەیرە ئێمە نازانین بۆچی بابا فیلوس لە تێودۆز لە ئەنگری دەکات نەکاویش ناکات چی؟ بە جێگەی ئەوە کە باقی خەڵک تاوانبار بکەن تۆزێ بیر لە خۆتان بکەنەوە. تۆ تا ئێستا چه ئامۆژگاریکت کردووە کە خۆت پێچەوانێوەت نەکردووە؟ تۆ تا ئێستا چەند جار وەڵامی پرسیارەکانی خەڵکت بە مێهرەبانی داوەتەوە؟ تۆ تا ئێستا وەڵامی چەند پرسیار زانیوە و خەڵکت بە باشی ڕێنمونی کردووە؟ وە تۆ وە من ئێوە خۆتان پرسیارێکتان سەبارەت بە مەعاد نییە؟ وە لەم بابەتەوە پرسیارێکتان لە خۆتان نییە؟ وەرن لەم بابەتەوە لە خۆدا یارمەتی بخوازی. بەسیەتی فیلۆس بەسیەتی قەشەی کلیسای ئێمە قسەی وەڵام پێ بڵێت ئیدی خەڵک چیمان لێ بکەن؟ حەفتا لە سەدی کلیساکان لەم بوارەدا تووشی گیر و گرفت هاتوون و زۆربەی موئمنەکان سەبارەت بە مەعاد و باقی ئەحکامی دینی مەسیح تووشی دوودڵی هاتوون. هێشتا بۆ ئێمە بە باشی ئاشکرا نەبووەتەوە کە مەبەستی ئەو کەسانەی ئەم گرفتانە ساز دەکەن چییە؟ ئەمە ئاشکرایە کە ئێمە خۆمان لە نەزانی داوە. شەڕی نێوان پێڕەوانی خوددا و شەیتان هەموو کات بووە و دەبێت. خاوەنشکۆ تێئۆدۆز پێڕەوانی شەیتان کامەیە؟ زۆرێک لەوان مەسیحین و ئەم دوو دڵیان پەرە پێداوە. ئەمە ئیدی خراپتر. ئەگەر مؤمنین لە مەسەلەی مەعاددا دوودڵ بن لە دین چ دەمێنێتەوە؟ دوودڵی کاتێ پەرەیسەند هەمووان دەگرێتە بەر خاوەنشکۆ. بە تایبەت ئەو دوودڵەیە کە بەویستی ئێمە بێت. بۆ ئیمانی خەڵک بە مەعاد لە پێشدا دەبێت لە زۆری لە خۆشیەکانی دنیای چاپۆشی بکەین کە ئەوە بە مەیلی مرۆ نییە. موتران نوێنەری پاپ ئێمەی لە گوشار ناوە کە بتوانین کارێک بکەین. بەڵام ئەمە نازانێ بوتخانەکان دەتوانن بە زۆر خراپ بکەین، بەڵام جێگاکردنەوە لە دڵی خەڵکدا بە زۆر ناکرێت. ناتوانین ئیمان بە مەعاد بە زۆر داسەپێنین. من بەڕاستی سرم سوڕ دەمێنێ لە جەنابی تێئۆدۆس کە خۆیان بە چ قسە و باسێکەوە خەریک دەکەن. ئیمپراتۆر تێئۆدۆزیۆسی دووهەم لە کۆنستانتینیۆلدا هەرێستا نیگەرانی هێرشی سوپای ئاتیلان و ئێوە باسی ئیمانی خەڵک دەکەن. ئەگەر ئاتیلا سەرکەوێ ئیدی وڵاتێک نامێنێتەوە کە ئێوە بیر لە خەڵک یا ئیمانی ئەوان بکەنەوە. جۆ بگرە جەنابی هەراکلیوس، هەر کاتێ سەبارەت بە تیارکردنی لەشکر و هێرش و شەڕ قسەمان کرد لە تۆش پرسیار دەکەین. ئێستا بڕۆ دەرێ. خاوەنشکۆ ئاگاتان لێ بێت مرۆڤی بێباوەڕ هەر چەشنی پیلان و خەیانەتێکی لەدەست دێت. ئەو برێجار ئازارم دەدا، بەڵام هەرچی بێت پیاوی شەڕە، نا بارنەباس؟ بەڵێ خاوەنشکۆ قەیدی نییە، من تەنیا وتم زیاتر ئاگاتان لێ بێت. مەسخەرە و بێمانایە تێئۆدۆس بە جێگەی ئەوە لە بیری شەڕدا بێت وا لە بیری مەلەکوتە. من لە هەوڵیشەوە لە لێهاتووی ئەو بۆ حکوومەت بەسەر سووریادا دوودڵ بووم. تێئۆدۆس بە جێگەی ئەوە کە ببێتە حاکم دەبوایە بوایەتە قەشە. هەرێستا کارتاژەکان زۆریان بۆ هێناوین. ئەگەر تێئۆدۆس ئاگای لێ نییە ئێمە دەبێ وریابین. مەبەستان چییە؟ مەبەستێکم نییە. ئەگەر تێئۆدۆس بۆ ئەو کارانە لێ هاتوونی و عورزەی و کاری نییە ئێمە دەبێ خۆمان جێبەجیانکەین. چۆنت زانی کە تێئۆدۆس لێ هاتوون نییە؟ ئیمپراتوریش لەم قسانەی دەکرد، ئایا ئەویش لێ هاتوون نییە؟ ئیمپراتور ئیمانی نییە و دەیڵێت، بەڵام تێئۆدۆس بەڕاستی بە ئیمانە. بە بڕوای من ئەم قسانە بێکەڵکە و هیچ کام لەمانە لێ نەهاتووی تێئۆدۆس ناسەلمێنێ.
ئەم قسانە هیچ فایدەیەکی نییە. من تەنیا وتم ئەو کارێک کە تێئۆدۆز نەیتوانی جێبەجێ بکات ئێمە بیکەین. هەرەمە بڕۆن. أستن جنابي تلميخا أستن يوانيس أستن وامليات چەند پاکە لەوێشێت مەگەر ئایکەلەکەم ئای کەوەندە ماندوو بووین.
پیلم سەیری دەرۆکە مارتینوس ئانتۆنیوس نازانم هەردوو لاقم بۆ بەدومدا نایەنشان پیلم